بینەرانی کورسان نیوز دووبارە ساوتان لێبێت لە بەشی دووەمی بەرنامەی پانۆراما گفتوگوی زیاترەکەین لە یادی 34 ساڵەی ڕاپەڕینی خەڵکی کوردستان لەگەڵ بەڕێز هاوڕێشێخە بەرپرسی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەڤەری ڕاپەڕین کە بە سوپاسەوە لە ڕانی لەگەڵمانە ستاوت لێبێ کاگا هاوڕێشێخە ڕاپەڕینت پیرۆز بێ ئەمەوێ پەیامی بەڕێزیشت لە یادی 34 ساڵی ڕاپەڕینی خەڵکی کوردستاندا بزانین فەرموو. سڵاو ڕێز بۆ بینەرانی کورسات ئێوەی ئازیز پیرۆزبای گەرمی خۆم لە خەڵکی ڕاپەڕین پەرویری ڕانیە و دەوروبەری بە هەموو تێکۆشەرانی ئەوێ ڕۆژەی ڕاپەڕیوی خەڵکی کوردستان لە 5 ئازاردا. کاگاوڕێ دەمێ باز لەوە بکەین لەگەڵ کاکسەی جەزاژ ینی ئاماژەمان بە کۆمەڵی خاڵی گرنگدا گەشێ لەوانە ینی ئەو هۆکارانەی کە بووە سەرهەڵدانی ڕاپەڕینی خەڵکی کوردستان ستەم و چەوسانەوە و ئەو فشارە زۆری حیزبی بەعز بوو کە 34 ساڵ لەمەوبەر لەسەر خەڵکی کوردستانەی بوو و ئەنجامەکەی ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوو. ئەو ڕاپەڕینەی کە ئەنجام درا بە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە لە دوای 34 ساڵ ینی دەرەنجامەکانی ڕاپەڕین بە دڵی هەموو خەڵکی کوردستان و ئێوەی شۆڕژگێڕان و پێشمەرگە کۆنەکانە؟ لە ڕاستیدا قسەکردن لە سەرڕاپەڕین و لێکەوتەکانی هۆکارانی کە بوونەمایی سەرهەڵدانی ڕاپەڕین و بە ئەنجام گەیشتنی تا ئێستاش بەداخەوە دەتوانم بڵێم لە ناوەندە ئەکادیمیەکان و ناوەندە زانستیەکان شرۆڤە و لێ توێژینەوەی وەک خۆی پێنەدراوە یان حەقی وەک خۆی پێنەدراوە کە بچێتە چوارچێوەیەکی زانستی و بۆ ئایندەی نەوەکانمان هۆکارەکان و زەمینەی سەرهەڵدانی ڕاپەڕین و ئەو قۆناغ و ئەو سەردەمەی کە ڕاپەڕین تێیدا سەری هەڵدا چی بوون. بەبێ گومان کە باز لە پاشێتی ڕژێمێک دەکەین لە ڕابردوودا کە لە ماوەی حکومڕانی خۆیدا پیادەی هەموو ئەو سیاسەتە دزێوانەی کرد لەسەر گەلێک کە گەلی کووردا بە هەموو شێوەیەک لە ئەنفال و کیمیاباران و شێوازەکانی تری سڕینەوەی ناسنامەی نەتەوەی ئێمە ڕەنگە بۆ نەوەیە کە لە 34 ساڵی ڕابردوودا هاتووت لەدایک ویان پێگەیشتووە خورس بێ قەنەعەت بۆ بکەیان تێبگالەوەی کە ئەم ڕاپەڕینە بەرەنجامی ئەو ستەم و زوڵمە بووە کە هەبوویان ڕژێمێک هەبووە لە ڕابردوودا ئەو دەرحەق بە گەلەکەی خۆی دەرحەق بە گەلێک لە جوگرافیا کە پێی دەگوترێت عێراقدا ئەنجامیدا و ئەم سیاستەی پیادە کردووە. بۆیە کە باز لە توێژینەوەی زانستی یان لێکۆڵینەوەی زانستی حەق پێدان بۆ مێژوە دەکەین هۆیەکە هۆکارەکەی وەیە کە تا ئێستاش بەداخەوە دەیڵم نەماتوانیوە ئەم دۆخە ناهەموارەی ڕابردوو بنەوەکانی ئێستامان بڵین کە ئەمەش بە زۆری زۆرەکان کاریگەری لەسەر خەمڵینی هەستی نەتەوەی یان خەمڵینی پابندبوونی نیشتیمانی و نەتەوەی لەلایەنەوە کارماندا تا ڕادەیەکی زۆر کاڵ کردێتەوە. بەبێ گومان 34 ساڵی ڕابردوو 34 ساڵێکە ئەزمونێکە لە دوای نەمانی ڕژێمێکی فاشی یا ڕەفتار فاشی با بڵین لە عێراقدا کە کورد ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی کردەوە لەسەر زەمینەیەکی ئازاد و تاڕادەیەک دیموکراسیدا ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی کردووە بێکەم و کورتی بێ گلەی و گازندەی خەڵک نەبووە. ئەمەش کە ئێستا لە دۆخێکدان کە دەبینین ئەم فەرهەنگێکی لە ڕابردوودا با بڵێن فەرهەنگی بەعس فەرهەنگێکی مبەرمەج بووە بە بەرنامە لەسەر تاک بە تاکی کۆمەلگای ئێمە کاری کردووە وەک گوتمان باسمان کرد ئەم سیاسەتی پاکتاوکردنە وڵی کاگاوڕێ بە تایبەتی زۆرێکی ئەمە لەسەر ئەو فەرهەنگەی بەعز لە تاقی کراوەتەوە باشن. ئەو فەرهەنگەی بەعز کە 34 ساڵ لەمەوبەر ینی کاریگەری هەبوو بۆ سەر خەڵکی کوردستان سیرەکەین ئێستا ینی ئەوەی کە جەنابە دامەژەت پێدا خاڵێکی زۆر گرنگە بابەتی بە دۆکۆمنتکردنی ینی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان یاخود ڕاپەڕینێک کە خەڵکی کوردستانی لە ستەم و لە دیکتاتۆریەتی بەعز ڕزگار کرد. ئەمە گێڕانەوەیە کە بۆ نەوەکانی ئێستامان و بۆ نەوەکانی داهاتوومان بە حەقت ئێمە کە نەوەی ڕابردوین و جەنابتان کە خەباتگێڕان و پێشمەرگە کۆنەکانن لەم واقعەت تێگەیشتوون. بەڵام ینی بابەتی توێژینەوەکان و بە دۆکۆمنتکردنی ئەم بابەتانە بۆ ینی داهاتووی میلەتەکەمان زۆر گرنگە کە نەکراوە چێ بەرپرسە لێی چونکە بەڕاستی ینی فەرهەنگی بەعز زۆر جار هەنێک کەس ینی کە دۆخێک دێتە پێشەوە لە هەرێمی کوردستان
ئەڵێن بۆ نمونە ئەڵێ خۆزگەم بە ڕژێمی بەعس ئێخر ئەم خۆزگەیە زۆر قورسە بەڕاستی یان یەگەرنەوەیکی ئێستامان ئەم خۆزگەی هەبێ وایە یان نا ئێوە چۆن ئەم بابەتانە لێکێن بەڵێ بەداخەوە ینی ئەم ئەوەی جەنابەت ئاماژەت پێدا ینی خۆزگە خواستن بەدەسەڵاتێکی فاشی بەدەسەڵاتێک کە کاری لەسەر سڕینەوەی ناسنامە ئێمە لە هەموو ئاسوود بوارە جیاوازەکانی گەلەکەماندا کردووە ینی جێداخ و ئەسەفێکی گەورەیە یعنی ناکرێ ئەم حەقیقەتەش باز نەکەین بەشێک لەم کەم تەرخەمەیە پەیوەندی بەدەسەڵاتی هەرێمەوە هەیە بەدەسەڵاتی جۆراجۆری هەرێمەوە هەیە کە لە کوردستاندا هەیە بە حیز بە سیاسەکانیشەوە بێ ئەوەی هیچ لایەک لە پارتە سیاسەکان خۆیان بدەرخەن لە یان خۆیان بێبەریکەن لەم کەم تەرخەمێکی هەیە چکە بەر لە هەر شتێک بەرنامەی حیز بە سیاسەکان لە ئەساسدا دەبێت پرۆژەیەک بێ پرۆژەی یعنی حیزبی سیاسی بخۆی دەبێت پرۆژەیەک بە پرۆژەی فکر هەمووشیان ئەم حیزب و پارتە سیاسانێکی لە کوردستاندا کار دەکەن هەڵنجراوی بارودۆخێکن یا با بڵێن بەرەنجامی سیاسەتی بەعز بوون کە لەدایک بوون لە هەلومەرج و سەردەمی خۆیاندا تێکۆشانیان کردووە قوربانیان داوە بەشداریان کردو لە خەباتی ڕزگاری نیشتیمانیدەوە بەشداریان کردو لە بچوونەوەی سەکداری خەڵکی کوردستاندا بەڵام لە هەمان کاتدا ینی ڕاستە پشتی شێربەر ڕەنگە ئەو دوو حیزبە بکەوێتێتی پارتی کە بەشدار بوون لە دەسەڵاتدا لە مەسەلەی سڕینەوەی ئەو فەرهەنگە ناشرینەی بەعسکە لە ناو چێلگەی هەرێمی کوردستاندا لە ناوتاکی هەرێمی کوردستاندا ڕابردوو تا چاندوێتی بەرهەمەکەشی ئەو بووکە تا ئەو ڕادەیە دەتوانم بڵێم ینی کاریگەریەکەی ئەوەیە کەمە ئینتیمانی نیشتیمانی نوێتەوەیمان نەخەمڵیوە بەوەی لە ئاستی پێویست بێ و لە ئاستی وتم محەداوێ بکە بۆ ئایندەی نەتەوەیەک بەنیاد دەندرێ ینی پارتە سیاسەکانیش بەشیەوە پشیان هەیە لەوە کە نانتوانیوە پرۆژە سیاسەکەی خۆیان کە حیزبێکی سیاسیە بتوانن لە چۆن دەڵێ لە دید و سۆنگەی تێگەیشتن و ئایدۆلۆژیای سیاسی خۆیان بتوان تاکێک بەوە پەروەردە دەکەن کە ئینتیما بۆ گەلەکان بۆ تاژی گەلەکان و نەتەوەکان بژێڕنەوە ئەم فەرهەنگە فەرهەنگێکی لە ڕابردوودا بە درێژایی مێژوویی دوور درێژ کە سەپێنراوەتە سەرگەلی کوردستان و دەرفەتی ممارەسەکردنی فەرهەنگی یان با بڵێن کللتوری کوردەواری لە ئەو دەرفەتە نەبووە کە بتوانێت تاچی خۆی تاچی کۆمەلگای کوردی تاشی نەتەوەی پێپەروەردە بکە بێگومان کاری حیزبە سیاسەکانەوە کاری ئەو هێزانەیە کە بەشدارن لە دەسەڵاتداوە کاریگەریان هەیە لەسەر ئاراستەکردنی کۆمەلگا بە هەڵدوو دیوە جیاوازەکەیدا کە پێویستە هەبێ وە ینی کارکردن ئێمە کە باز لە ناوەندە ئەکادیمیەکان دەکەین کە ئەرچی زانستی ئەوانە لە مەسلەی بە دیکۆمنتکردنی ئەم مێژووەوە لە بابەتی هەڵسەنگاندن و توێژینەوەی جیاواز لە بواری ڕاپەڕین و هۆکارەکانی سەر هەڵدانی ڕاپەڕین و بە ئەنجامگەیاندنی ڕاپەڕین لەکەوتەکانی ڕاپەڕین بە هەموو ئاستوبوارە زۆرەکانیەوە قسەکە لەسەر ئەوە ئێمە بنمونە باباسیین تا ئێستا ڕاپەڕینمە نەمانتوانیوە دەستکەوتەکانی ڕاپەڕین مێژووی ڕاپەڕین هۆکارەکانی سەر هەڵدانی ڕاپەڕین بخەینە ناو دوکوێی چۆن دەڵێ منهەجی قوربانەکانی ڕاپەڕین ئەخر قوربانیشی کەممان نەیاوە لە ڕاپەڕین شابڕاستینەوەی داهاتوو ئێمە پێی پەروەردە بێن بە هەمان شێوە قوربانیە بەڵێ ئەکێت قوربانیەکانی ئێمە لە ڕاپەڕیندا بە تایبەت باسی سنووری دەبەرەکەی خۆمان بکەین هەر لە دەستپێکی ڕاپەڕین لە پێنجەوە تاکو بیستویەکی سێ و ڕۆژانی دواتریش دوای کۆڕەوەکەی خەڵکی کوردستان زیاتر لە 70 شەهید بەس لە شاری ڕانی هەیە لە ماوەی 21 ڕۆژدا لە ماوەی 22 ڕۆژدا زیاتر لە 70 شەهید لە سنوورەکەی ئێمەدا جگە لە کەمەندام و جگە لە کۆمەڵە خەڵکە بووە قوربانی با بڵێن لە مەسلەی ڕاپەڕین و گیانی خۆی کردە فیدا و زیانێکی زۆریش بەر خەڵکی دەبەرەکە کەوت لەوەدا بە گشتی لە کوردستان ئەگەر ئەو ئامارە وەربگرین قوربانیەکانی ڕاپەڕین و سەرخستنی ئەرکەکانی ڕاپەڕین بە بێگومان ڕێژەیەکی بەرچاو و ڕێژەیەکی گەورەیە کە کەمتر وا بۆ لە ناوگەلانی چەساوە و زوڵم لێکرا و یانگەلانی ژێردەستەدا ئەو قوربانیە لە ماوەی 21 ڕۆژی ڕاپەڕین دەستپێکی ڕاپەڕین لە پێنجەوە تاکو و ئازادکردنی کەرکووکی قودسی کوردستان ئەوەندە قوربانی لێ بکەوێتەوە کەواتە ینی بە دۆکۆمنتکردن و بە ینی نووسینەوە و توێژینەوە و ینی بە مێژوویکردنی ئەم بابەتە ینی هێندە گەورەیە ینی تقریبەن ئەگاتە گەورەی ڕاپەڕینەکە کە بە کردارێکی ئەنجام دراوە لە ساڵی 1990ەکە بۆ ئێمە وای کردووە کە بەشێک لە گەنجەکانمان لە ئێستا ینی ئەو درک و ئەو ینی ڕوئیا فراوانیان نەبێ بەرامبەر بە دەرئەنجامی ڕاپەڕین کە بۆچی دروست بووە بە حەقە ینی کاگاڕێ
بە بێگومان یعنی ئێمە ئەگەر مێژوو گەلان و بەتایبەت گەلانی ژێردەستە کە بە شۆڕشەکانیان و یا بزوتنەوەکانیان و خەباتەکان بە ئەنجام گەیشتووە یعنی ئەو مێژوات تاڕادەیەک مێژوو قوربانیدان لە پێناوی بەدەستێنانی مافەکان و لە پێناوی سەربەخۆی و ئازادی مێژووی تاڕادەیەکی زۆر هاوشێوە و لێکچوون بەڵام ئەمان ئەم مێژووە کە تۆمار دەکەن و دەینووسنەوە بۆ ئایندە بنیاتی دەنێنەوە یعنی گەلێکی پێ بنیاد دەنێنەوە نیشتیمانێکی پێ بنیاد دەنێنەوە ئێمە بەداخەوە لەو ڕۆوە قسەکەوەی گرفتەکەوەی لەو ڕۆ نەمانتوانی هەنگاو بۆ بنیادنانەوەی کۆمەلگای کوردی بکەین کە کۆمەلگایەک بێ ناسنامەی نەتەوەی خۆی تێدا ڕنگ بداتەوە وەکو ئاوێنەیەکە ئەمە گەلێکە منەتەوەیەکە ئەمە مێژوەکەیەتی خۆ دەزانی هەموو شۆڕشانەی لە دنیادا ئەگەر مێژووی شۆڕشەکان دەخوێنین و ئێستا وەکو مێژوو لە بەردەستمانە دەزانی زۆریان بەو ئازار و میحنەت و بەو دەردەسەریە تێپەڕێون و گەیشتن بە ئەنجامەکانی خۆیان زۆریش گرینگە ئێمە کەم ئەو مێژووە بۆ بنیادنانی کەسایەتی تاکی کووردە ئێمە بتوانین بە هەڵەو کەم کورتەکانمانەوە بەڵام بە سەرکەوتن و چۆن دەڵێ شکستەکانیشمانەوە دەرخین بۆ نەوەکانی ئایندەمان و لەسەر ئەوە بنیاتی بنینەوە چکە گەلێک کە نەتوانێت دەست بۆ مێژووی شانازی و قوربانیدانی خۆی بکات ئەکید ناتوانانی چاوەڕوانی ئەوەی لێ بکەیت کە ئایندەیەکی گەشتر بۆ خۆی بنیاد بنێ. زۆر باشە بابەتی ینی بەڕاستی ئەوەی کە لە ڕابردوو ینی خەڵک قسەی لەسەرە کرد ینی زۆربەی زۆری هەمووی چاویان لە خزمەتگوزاریەکان بوو چاویان لە پێشکەوتنەکان بوو چاویان لە گۆڕانکاریەکان بوو خۆ خەڵکیش حەقی خۆیەتی دوای 34 ساڵ ینی ببینێ ناوچەکانی بەرەو پێشە چێت گۆڕانکاری تێدا ڕووەدا یعنی لەسەر ئاستی بنیاتیشی باشەکرێت لەسەر ئاستی خزمەتگوزاریەکان لە ئاستی باڵادا بێ ئیشوکار بۆ گەنجان بدۆزێتەوە بۆیە زۆرترین گەنجمان کۆچ نەکات بۆ دەرەوە چکە بە حەقەت ئەگە دەڤەری ڕاپەڕین وەربگرین کە لە کاتێکە یعنی ئێستا دەبینین زوربەی ینی ئەوانەی کە دەڵێن کۆچەکەن بۆ ئەوروپا بە حەقەت ینی گەنجی دەڤەری ڕاپەڕینن باشە ینی بۆ دروشمەکانی ئەوەی کە ڕاپەڕینی لەسەر ئەنجامدرا ڕاستە بەشێکی کرا بە کردار بۆ هەمووی نەکرایە کردار و ینی ئیشی جدی لەسەر دروشمەکان بکرێت بۆ هەر لە دروشمانمانەوە بەڕاستی کاگاوڕێ لە ڕاستیدا ئێمە محکومین مرۆڤ محکومە بەوەی کە بەردەوام لە گۆڕانکاریدا بێ وە ژیان بەردەوام لە گۆڕانکاریدا بێ چۆن ناتوانین ئێمە ئێستا وەکو دوێنێ بژین ئەکی سبەیش ناتوانین کۆمڕۆ بژین ئەم گۆڕانیە ئەو گۆڕانکاریە بەردەوامە ئەوە سروشتە یعنی بابەتێکی سروشتیە لە ژیانی مرۆڤ و کۆمەلگاکاندا ڕوودەدا ئەم گۆڕانکاریانە لە ڕاستیدا ئەگەر نەتواندرێ وەکو پێویست خوێندنەوەی بۆ بکرێت سات بە ساتی گۆڕانکاری خوێندنەوەی بۆ بکرێت خۆمان نەگونجین لەگەڵ دۆخی گۆڕاودا و ئەرکەکانمان لەگەڵ دۆخی گۆڕاودا بنیاد نەنینەوە سەر نەلوێدانە ڕژینەوە ناتوانین بەڕاستی لە ئاستی ئایندەی خۆمان دابین قسەکە ئەوەیە ئێمە لە 34 ساڵی ڕابردوودا توانیمانە ئەو دۆخە گۆڕاوە یان ئەو بارودۆخە دنیایی کە گۆڕاوە وەرسەرخانە گەورەی کە لە دنیادا ڕوویداوە ئەو گەشەکردنە خێرایی کە لە دنیادا ڕوودەدا ئەو پێشکەوتنە بەرچاوی کە لە دنیادا بەرجەستە بووە ئێمە توانیمان سند لەگەڵ ئەوەدا خۆمان بگونجین بێ گومان ناتوانین مقارنەی بکەین چکە مقارنەکردن و بەراوردکردن لەگەڵ ئەم بخە گۆڕاوە ئەو دنیا پێشکەوتو کە ئێستا هەیە ڕەنگە لە باری لۆژیکیدا ڕاز نەبێت لەبەرەوەی فعلەن ئێمە نەمانتوانیوە ئەو خۆمان بگونجین لەگەڵ ئەو بارودۆخەدا بۆیە خۆنەگونجاندن لەگەڵ بارودۆخەکاندا و چۆن دەڵێ دارنەڕشتنەوەی ئەرکەکان لەگەڵ ئەو قۆناغە گۆڕاوەدا ناتوانێت ئایندەیەکی باشتر و گەشتر وەک پێشتری ئاماژەم پێدا ئێمە مسۆگەر بکەین ئێمە مرۆڤ خواستی بەردەوامی هەیە بەردەوام خواستی تازی تەناو ژیانی یعنی ئەو پێداویستیانی کە ئێستا بۆ ژیانی تاک هەیە یان ئەو داخوازانی کە ئێستا بۆ ژیانی تاکەیە ڕەنگە پار ساڵ نەبوو بێ ڕەنگە ساڵانی ڕابردوو ئەکید نەبووە و ڕەنگە بۆ ئایندەش بۆ ساڵی داهاتوش ئەو پێداویستیانی کە بۆ ژیانی ئینسان دێتە پێشەوە چۆن دەڵێ لەگەڵ ئەمەی ئێستادا لەگەڵی ئەم ساڵدا جیاواز بێ وایە یعنی پێداویستەکانی ئینسان بۆ خۆی بە سروشتی خۆی پێویستی بەوە هەیە لەگەڵ ئەو دۆخە گۆڕاوەدا پێداویستەکانی تازەی بەدەیتە پێشەوە بە تایبەت کە ئێمە باز لە گەنج و خواستی گەنج دەکەین گەنج وەکو کائینێکی زیندوو و چالاک ئەکتیڤ و
بەنیادنەر و داهێنەر و خۆڵخێنەری گۆڕانکاریەکانیش دەتوانین کەڵک لەوە وەربگرین بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئەم سیاسەتە کە لە قازانجی ئایندە بێ قازانجی بنیاددانی ئایندە بێ پیادە نەکرا بە کێشەی زۆراوزۆری ئابووری بە کێشەی زۆراوزۆری سیاسی بە ململانەیەکی ناسروشتی کە تا ڕادەیەکی زۆر بەداخەوە دێڵم تاکی ئێمە و گەنجی ئێمەی گیاندە دۆخی ناومێدی دۆخی ناومێدیش ئەکید دۆخی پوکانەوەی دۆخی ملیاندانەوە نییە و ئێمە لەو ئاستەدا کەم تەرخەمیشی یەکجار زۆر هەیە بە تایبەت کە ئێمە قسە لە دەبەی ڕاپەڕین دەکەین بۆ گەنج کۆز دەکات بۆ گەنج ناتوانێت ئەوە بکە ئێمە گەنجێک کە خوێندن تاوا دەکەن نتوانانی هەلیکاری بۆ بڕەخسەین گەنجێک نتوانێت ژیانێک بەخۆی بنیان دروست بکات بەهۆی نەبوونی پێداویستەکانی ژیانیەوە بەهۆی هۆکاری زۆراوزۆر و فاکتەری زۆراوزۆری ئەو کێشانێک کە دێتە بەردەمی ئەکی دەرفەت و دەرەتانی دیکەی نامێنێت ڕەنگە بیر لە کۆس بکاتەوە کە کۆچ سەرنجامی شەر ئەو چۆن دەڵێ وڵامە نییە کە وڵامی داخوازیەکانی بداتەوە کۆزیش بەشێکە لە سەرگەردانی بەداخەوە دێڵێم ڕەنگە زۆرترین قوربانیش لە مەسەلەی کۆزارە دەفەری ئێمە لە ڕابردوو ساڵانی ڕابردوودا هەبێ و بەرداوامیشە بەداخەوە دێڵێ چکە دەفەرێک بەتایبەت دەفەری ڕاپەڕین هەر بە نمونەیەکی ساکار بهێنینەوە دەفەری ڕاپەڕین دەبەرێکی گرینگە دەبەرێکی سنووریەوە دەفەرێکە لە ناوچەیەکی با بڵێن کشتتوکاڵیە ڕوبەرێکی بەرینی زەویزاری هەیە بۆ کشتتوکاڵ و دەتوانرێت بۆ بەرهێنانی زۆرا زۆری تێدا بکرێت تا ئێستا حکوومەت لە ئاستی ئەو خواستی خەڵکدا نەبووە بتوانێت خەڵک لە دەڤەرێکی وەکو ڕاپەڕین وەربگرێەوە لانی کەم گەنجەکانی لە بێکاری دەرباسکە و بیرلەوە نەکەنەوە کە ئەو نیشتیمان زێبێڵن و بە نیشتیمان نامۆ بن بەداخەوە کە دێڵم بە نیشتیمان نامۆ بوون خۆی گرفتێکی گەورەیە گەنجێک کە نەتوانێت ئینتیمای بۆ نیشتیمان بمێنێتەوە بە نیشتیمان نامۆ دەبێت دوزاری تۆ سەروەتێکی معنەوی گەورە وزەیەکی بەهێز لە وڵاتەدا دوور دەخەیەوە کە وڵاتێکی ژیان با بڵێن گەلێکیش کە گەنجەکانی تێیدا دەستبەرداری بوون چاوەڕوانی گەشەکردنی باش و بەرچاوی لە ناکرێت و ئایندەیەکی گەشتی نابێت بەداخەوە خۆی بەدڵنیایەوە ئێمە ینی کە کاتێک دێین ینی جۆرێک لەم بەرنامانە ساز دەکەین و دەمانێت گفتوگۆ بکەین لەسەر ئایندەی میلەتەکەمان لە دوای 34 ساڵ لە ڕاپەڕینێکی پڕشکۆ کە بۆ کۆمەڵێک ینی بابەتی گرنگ و دەستکەوت و هەروەها ئازادی و دیموکراسی بەدەستمانێناوە نامانەوێت ینی کۆی بابەتەکە زەربی سفرکەین بەڵام ئەبێ بە حەق بەینی شاهدی بدەین لەوەی کە کوردستان ڕاستە گۆڕاوەکو جەناب دەڵێ لەگەڵ پێشکەوتنەکانی دنیادا تا ڕادەیەک توانێتی خۆی بگونجێنێ نەمان کردوتە دووبەی بەڵام جادەکانمان چا کردووە تا ڕادەیەک کارەبا باشتر بووە دۆخی ینی خەڵک و خێزانەکان و موچەخۆران ڕاستە خراپە بەڵام هەوڵ دراوە باش بکرێت جادەکانمان لە ئاستێکی باشدان ئێستا لە هەندێ ناوچە ینی کۆمەڵێک بابەتی ژێرخانی گرنگ هەیە وەکو نەوت و وەکو غاز کامانە پێویستە لە ئایندەدا هەمێشێتی و پارتیەم لایەنە سیاسەکان هەم کۆی خەڵکی کوردستان ینی کۆدەنگ بن لەسەرەوەی کە دەبێت ئەمە لە پێناو پێشخستنی خەڵکی کوردستان بێت دوای 34 ساڵ حەزەکەم کۆتا قسە و لە ماوەیە خولە کابڵی کاگا ڕۆسپاسەکەم سپاس بۆ ئەو ڕەخسانی ئەو دەرفەتە ئومێدەوارم ساڵی ئایندە یادەوەری ساڵی ئایندەی ڕاپەڕین بیر لەوە نەکەینەوە کە ئەم ڕۆقسەی دەستەکەین ئەو خەمانێکی ئێستا هەمانە تێمان پەڕاند بێ و لە ئاستی داخوازیەکانی خەڵکدا بین و خەڵکی نیگەران و ناڕازی کوردستان بە خۆمان ئاش بکەینەوە بە دەسەڵاتەکەمان ئاش بکەینەوە و نیشتیمانەکان خۆش بێ و پێداویستەکانیان کە ئەرچی لە پێشی ئەم حکوومەتەیە ئەو هێزە سیاسیانەیە داخوازیەکانیان جێبەجێکا و پێداویستەکانیان بۆ دابینکە ئەو ئومێدا ئومێدێکی کۆمەڵانی خەڵکە ئومێدی شەری حەیەکی یەکجا بەرینی کۆمەلگایە کە ڕەنگە چاوەڕوانی ئەوە من چاوەڕانی لەو دەسەڵاتە ئەوە بێکە ئایندێکی باشتریان بۆ بنیادنێ ئەو کێشە و گیرگرتانیان بۆ تێپەڕێنەکە هەیەی زۆر سپاس بۆ بەڕێز هاوڕێشێخە بەرپرسی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی لە سنووری ڕاپەڕین زۆر سپاس کە لە ڕانیەوە لەگەڵمان بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ